حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتیش دوو حزبی دەسەڵات کێکێتی و پارتین چەندین ساڵە لەسەر دەسەڵاتن بەڵام نەیانتوانیوە کارێک بکەن بۆ ئەو میلەتەی کە لە ساڵانی پێشووتر هەوڵان بۆ ئەدا کە لە سەردەمی ڕژێمی بەعسا پێی بگەن و ڕژێمی بەعس لە ناوبەند بگەنە خۆشگوزەرانی و ئارامی بەڵام بەداخەوە ساڵ تا ساڵ بێ دۆخەکە خراپترە بێ لەوەتەی سەدام ڕووخاوە ڕژێمی بەعس ڕووخاوە تاوەکو ئێستا میلەتی کورد تەنها 4 ساڵ خۆشگوزەرانی بەخۆیەوە بینیوە ئەوش بەو ڕادەیە نەبڵێن هەمووی وەکو یەک بەڵکو بەشێکی سوودمەند بۆ بەشێکیشی هەر لە جێگەی خۆی ماوەتەوە هۆکاری ئەمەش بۆ گەڕێتەوە کە سیستەمی حکومڕانی ئێمە زۆر خراپە و وەکو پێویست نییە و دراسەی کارەکان ناکەن و بە تایبەتیش بۆ دابینکردنی شایستەدارەکانی فەرمانبەران و سەرجەم سێکتەرەکانی تر بە تایبەت کەرتە خزمەتگوزارەکان وەکو تەندروستی پەروەردە و ڕێگاوبان و سەرجەم کەرتەکانی دیکەش ئەمەش کاردانەوەی زۆری هەبووە بەداخەوە ساڵ تا ساڵ بێ خراپترە بێ دۆخەکە باشتر نابێت. پێویستە کەسی شایستە لە شوێنی شایستەدا بنرێت و دراسەی ئەو شتانە بکرێت کە پێشوەخت بڕیاری لەسەر بدرێت دراسە بکرێت و دواتر کاری لەسەر بکرێت نەک ئەوەی کە وەک خۆیان وەتەنی ئەڵێن ئێمە لە شاخ ئەوەمان کردو و ئێستا شەر بە سەردەمی شاخ بڕۆن. لە سایەی 30 ساڵ حکومڕانی کوردی و حکومڕانی جووت حزبی دەسەڵاتداری یەکێتی و پارتی ئەوە ژیان و گوزەرانی خەڵکە دەیبینن خەڵک تا کۆتا حەدی برسیکردن برسی کراوە و ئەمانە لە ماوەی ئەم 30 ساڵەدا بێجگە لە برسیکردنی ئەم میلەتە و تاڵانکردنی داهاتی سەر زەوی و ژێر زەوی ئەم هەرێمە هیچی تریان نەکردووە ئێستا ئێمە لە سایەی حکومڕانی کۆمەڵێک کەسی گەندەڵ و نابەرپرس خاوەنی هەرێمێکی وێرانین ئەوە پەروەردەمانە دەیبینن هیچی بەسەر هیچەوە نییە ئەوە کەرتی تەندروستیمانە وێرانە ئەوە کشت و کاڵەوە تا دوایی بۆیە ئەمانە بەڕاستی پیاوی دەوڵەتداری نین و تەنیا کۆمەڵێ کەسی گەندەڵ و بازرگانی مشەخۆر و وەکو گەنەیەک خوێنی ئەم میلەتە ئەمژن بۆیە بەڕاستی ئەمانە شایەنی ئەوە نین چیتر حکومداری ئەم هەرێمە بکەن و پێویستە واز لە ژیانی ئەم خەڵکە بێن و چیتر ئەم خەڵکە بەو شێوەیە برسی نەکەن. لە ڕاستیە حکومەت ئەوەندە بیری بیر لە خۆیان نەکاتەوە بیر لە سیاسەتی خۆیان نەکاتەوە بیری لەوا کاتەوە کە ئەم پۆست و ئەو پۆست وەرگن ئەوەنە بیر لە شتەکانی تر ناکاتەوە ئێمە هەتا خاوەنی بەڕاستی ئەڵێم هەتا خاوەنی ئەم دەسڵاتە بین هەتاوەنی ئەم دوو هێزە بین هیچ بە هیچ ناکەین ئەمە ڕاستیەکە ئەبێ هەمومان بیزانین لە ڕاستی حکومەت تا ئێستا هیچ پلانێکی نییە چکە ئەگەر پلانێکی بۆ وایە بۆ نمونە ئەیتوانین ڕوبەڕووی ئەم شتانە بێتەوە تۆ تەماشاکە لە هەموو وڵاتانە کە بەتایبەت لە کەرتی پەروەردا با قسە بکەین سەیرەکەی هەموو وڵاتان بە نەخۆشی کۆرۆنا شەدەوام بکرێت کەچی لێرە بۆ نمونە ئەچیتە هەر شوێنێک بەس تەنها لەبەرەوەی کە مەکتەب نەکرێتەوە ئەڵێ وڵا کاکە کۆرۆنا هەیە من قەناعەتم بەم شتە هەر نییە